لەوەتای کتێبەکان چاپ دەکرێن هەمیشە دەگوترێت گرنگ نییە چەند کتێبت نووسیوە، بەڵکو گرنگی لەوەدایە ئەم کتێبانت توانیوێتی بیرکردنەوە باوەکان بگۆڕێت یان نا. کتێبی کولتوری ژینۆساید دەکرێت بگوترێت یەکێکە لەو کتێبە ناواز و دەگمەنانەی دەخوازێت بە شێواز و بە تێگەیشتنێکی ترەوە سەر و سەودا لەگەڵ پرسی ژینۆسایددا بکات. دکتۆر کازی وەساڵح لە کللتوری ژینۆسایددا مێژووی کۆمەڵکوژی کوردمان بۆ باز دەکات لە عێراقدا و وەک لێکۆڵەرێکیش ئەو جۆرە دید و بۆچوونانە ڕەتدەکاتەوە کە بەرپرسیارەتی ئەو ژینۆسایدا لە ئەستۆی تاکە کەسێک یان یەک لایەن بنرێت. دکتۆر کازیوە میوانی ئەم هەفتەی زایڵی داهێنانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت و سەرەتا دەمەوێت بزانم لەم کتێبە نوێتدا چ جیاوازیەکی تێدایە لە ناساندن یان لە پێناسەکردنی ژینۆسایددا. سەرەتا سپاس بۆ جەنابە، سپاس بۆم بە سەرکردنەوەیەوە ئەم کاتەی بینەرانیش باش. ئەم کتێبە لە با بڵێین 12 چاپتەرە دە جیاوازی ئەخاتە ڕوو لە دە چاپتەرە، چونکە یەکەم شت یەکێک لە جیاوازیەکان ئەوەیە کە بە پێچەوانەی ئەو لایەنە باوە یاخۆ ئەو پاترە نەباوەی کە لە ناو لێکۆڵینەوەی جینۆسایدا هەیە کە بە شێوەیەکی هەرەمی لەسەرەوە بۆ خوارد جینۆساید دەخوێنێتەوە لە سیاسەتەوە بە پێچەوانەوە وەکو هەرەمێکی پێچەوانە لە خوارەوە بۆ سەرەوە جینۆساید خوێنوێتەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی بۆ جینۆساید. دووهەم هەموو تیوەرە سۆسیۆلۆجیستەکانی فەیلسوف و سۆسیۆلۆجیستی فەڕەنسی پێبوردیۆم هێناوەتە ناو دراساتی جینۆسایدەوە، وەکو دۆکسا، وەکو هابیتەس، فێڵ، هەموو جۆرەکانی سەرمایە، سەرمایەی کولتوری، سۆسیۆلۆجی، سەرمایەی ئابووری و سەرمایەی هێمایی بۆ ئەوەی سەیری جینۆسایدەکانی کورد بکرێ بە شێوەیەکی گشتی سەرەتاکەی لەکوێوە سەر هەڵئەدا. یەکێک لە جیاوازیەکانی کە ئەوەیە کە جارێکی کە خوێندنەوەم بۆ نووسەری بەریتانی ئەنتەنی گدنس کردووە کە باس لە جیاوازی نێوان ستراکچەر واتە پێکاتە و هێز ئەیجنسی کە وەکو هێز و ئاکار و مرۆڤ بەکار هاتووە لێرەیە. خاڵێکی کەی جیاواز ئەوەیە کە من بە هەموو شێوەیە ڕەتی ئەەکەمەوە کە وەکو ئەوەی جینۆسایدکارانمان ئەخوازن کە جینۆسایدی کورد بەنە پاڵ حزبێکی دیاریکراو یاخود کەسێکی دیاریکراو وەکو سەدام حوسێن یا حزبی بەعس. من بە بەڵگەوە سەلمانومە کە جینۆسایدی کورد لەگەڵەوەی سەرقەڵەمێک چوومەتە سەر مەسەلەی لە کاتی داگیرکردنی ئیسلامەوە، بەڵام لە لێکۆڵینەوەیە تۆ ئەتوانی سەیری کاتێکی محەدەد بکەی، کاتێکی دەستنیشان کراو. سەلمانومە کە لە کاتی عوسمانیەکانەوە کورد جەنۆساید دەکرێەوە و لەبەر لە دەوڵەتبوونی عێراق نەشنالیزمی عەرەبی جینۆسایدی کوردی بە فەرمی داڕشتووە، وەکو داڕشتنەوە بە فەرمی باسی لێکردووە، دایڕشتووە. یەکێکی کە بەڵێ دەمێت بزانم ئێمە دەزانین زۆر نەتەوە هەن لە جیهاندا کە ڕوبەڕووی جینۆساید بوونەتەوە. دەکرێت ژینۆسایدی کورد بە جیاواز ببیندێ لە نەتەوەکانی تر؟ بێگومان هەموو نەتەوەیەک تا نەتەوەیەکی کە هەندێک جیاوازی هەیە، بەڵام ئەوەی کورد ئێجگار جیاوازترە لە نەتەوەکانی کە کورد لە ڕوویەکەوە با بڵێن وەکو ڕواندا ئەو جینۆسایدەکەی ناوخۆ نییە، وەکو جوولەکە خەڵکێک نییە لەسەر بنەمای ئاینەکەی لە بەوڵاتانە بڵاو ببێتەوە. کورد نەتەوەیە کە خاوەنی سەرمایەی مێژوویی کولتوری و سەرمایەیەکە کە شارستان خاوەنی شارستانیەتە. جگە لە شارستانیەت کورد ئەوەی کە لەم وڵاتانەیە پێوترێ native or indigenous people، کورد خەڵکی ڕەسەلی ناوچەکەیە، کورد خاوەنی خاکە و کورد نەتەوەیە ئەتیک نییە. بەم شێوەیە ئەمە یەکێکە لە جیاوازەکانی کوردی. جیاوازیەکی گەورەی تری جینۆسایدی کورد ئەوەیە جگە لە قوبتەکان، تەنانەت مەسیحەکانی عێراقیشەوەی بەسەر ناتوە، جگە لە قوبتەکان هیچ نەتەوەیەکی کە نییە. هێندەی کورد ڕوبەڕووی
جینۆسایدی کولتوری بوو بێتەوە. کورد لە نزیکەی سەدەونیوێکە ئەوە لە سەردەمی ئیسلامەوە داگیرکراوە، ئەوە حتمەن یعنی کە عشیرەتە گەورەکان هاتوونەتە ناوچەی کوردستان، عشیرەتە بچووکەکانی کوردیان یا کوشتووە یاخود عشیرەتە بچووکەکان ناچار بوون لە ناو عشیرەتە گەورە عەرەبەکانە خۆیان ئەسیمیلیت بکەن. ئەمانە هەمووی جینۆسایدە. بەڕووی درێژ خایەنترین جینۆسایدی کولتوری بۆتەوە لە مێژووە. باشە دکتۆر من دەمەوێت ئەوە بزانم کورد چەندێک توانیوێتی سەرکەوتوانە ئەم مێژووی ژینۆسایدی خۆی بنووسێتەوە یاخود بە بەڵگەی بکات؟ ئەوە نەک هەر نەیتوانیەوە بینووسێتەوە، ڕێگری لە نووسینەوەشیەکە. ئەوەی کە تا ئێستا بۆ جینۆسایدی کورد ئەکرێت کاری کەسی تاکە کەسێک تا ئێستا کردوێتی. من وەکو تاکە کەس کارەکەم، کەسێکی کە ئەکادیمیستە یاخود دەوڵەمەندێکە هاوکاری ئەکا یاخود کەسێکی ئاکتیڤیستە، ئەمانە بە تاکە کەسی کار ئەکەن. وەکو سیستەمێکی سیاسی کە بێت لەگەڵ سیستەمێکی ئەکادیمیە یەک بگرێت و کار لەسەر مەسەلەی جینۆساید بکە، کەسێک تێی ئەگا کەسێکی کە تەنفیزی بکە، ئەم شتە لە ناو کووردا تا ئێستا نییە. و من خۆزگە ئەخوازم و کورد وەکو کار لەسەر جینۆسایدەکانی ناکات بەرهەمیشی نەهێنێتەوە. لە ئێستاە لە باشوورە جینۆساید بە شێوەیەکی بەرفراوان بەرهەمیێتەوە لە زۆر ڕۆوە. بەڵێ باشە لە دۆسیەکانی تایبەت بە ژینۆسایدکردنی کورد کارکتەرەکان بۆ دەستکردن بەو ژینۆسایدە سوودیان لە چی و چی بینیوە و بۆچی؟ کارکتەرەکان زۆرن. زۆربەی جینۆسایدەکانی دنیا کارکتەرەکان تەنها کارکتەری دەوڵەتن. بەڵام جینۆسایدی کورد دیارە لە ناو زۆر نەتەوەی کەشا هەبووە کە هاوڵاتی با بڵێ ئەو کۆمەنەتی کە تارگێت بووە کە جینۆساید بکرێ خۆیان بشێکی کەم هاوکاریان کردووە. بەڵام لە جینۆسایدی کووردا ئێمە ژمارەیەکی زۆر جاشمان هەبوو کە ئەمانە ئاکتەری ناوخۆن و ئاکتەری دەوڵەت هەیە و هەروەها ئاکتەری تەماشاکار هەیە کە ئەمانەش بەشدارن. من شێوازی جۆرێکی کەم لە ئاکتەر دروست کردووە کە ناون ئاکتەری سیڤیک، بەشداربووی سیڤیک. ئەمە یەکەم جار پیان وابوو کە ئەمە زۆر زەحمەتە شتێکی وا سیڤیک هەمیشە خەڵکی سیڤیلیان یاخود خەڵکی ordinary people ئەمانە بەردەوام وها سەیریان کراوە کە بەشداری جینۆساید ناکەن لە ئاشتیەکانە بەکاریان. بەڵام هەرخۆی تیۆری ئەم کتێبە کە ئەڵێن کولتوری جەنۆساید لەسەر ئەساسی بنەمای کردار و ئاکارەکانی مرۆڤێکی دەرەوەی سیاست، مرۆڤێکی دەرەوەی معسکەرێک کە ئەنێرێت چۆن بەشداریەکە لە جینۆسایدە. جینۆسایدی کورد بەشێکی زۆر ئەکتەری سیڤیکی تایە. ئەم ئەکتەرانە کۆمەڵێ بنەما هەیە کە هاوکاریان ئەکا بۆ ئەوەی جینۆساید بکەن. یەکێک لە چاپتەرەکان لەسەر بنەمای سەرمایەکانە، وەکو سەرمایە ئابووری و سەرمایە کولتوری و سەرمایە هیمایی کە ئەو دەستی ئەکەوێت و وای لێکە ببێ بە بەشێ لە ئەو نێتوەرکە، لە ئەو گروپەی کە تایەتی وەکو با بڵێن وەکو پیا هەڵدانێک بۆی ئەمێنێتەوە لە ڕووی سەرمایەی هێماییەوە یاخۆ ڕەمزیەوە. لە ڕووی سەرمایەی ئابووری و کۆمەڵایەتیەوە خۆمان ئەزانین کە لە سەردەمی بەعسا ئەوانەی کە بەشداری جینۆساید و چەوسانەوەی کوردیان کردووە لە ڕووی ئابووریەوە ئابووریان پێبەخشراوە. دکتۆر ماوەی بەرنامەکە ماوەی و توێژەکەمان کەمی ماوە دەرهێنەری بەرنامە ئاگادار مەکاتەوە. دوا پرسیارم دەمەوێت بزانم ئایا ژینۆساید تەنها بریتیە لە کوشتن و بڕین و پاکتاوی ڕەگەزی و هەروەها گۆڕی بە کۆمەڵ و ئەم شتانە یاخود ڕەهەندی تریشی هەند؟ کۆمەڵی ڕەهەندی زۆری هەیە. هەندێکیان نەتەوەیە گرتوەکان دانی پیاناوە وەکو جەنۆسایدی کولتوری و هەروەها جەنۆسایدی ژینگەیی کە کورد هەمویانی بەسەر هاتەوە، بە تایبەت ئێستا لە ژێر
فشاری جنوسایدی ژینگەیی گەورایە بەڵام لێکۆڵینەوە نوێیەکان ئەوە دەرەخەن کە بۆ نمونە جنوسایدی زمانەوانی نابێ ببێ بە بەشێک لە جنوسایدی کەلتوری چونکە بۆ خۆی جنوسایدێکی هێجگار گەورەیە لەبەرەوە ناوێ ناوە لینگۆساید و بەرهەمە بڵاو نەکراوەکانی لەمکن ئەوە دەرەخات کە زۆر جار ئەکرێ جەنۆسایدی دەرونیش دروست ببێت لەسەر هاوڵاتی. بەڵێ دکتۆر کازیوە ساڵح زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئاز بۆ جەنابە ڕۆژێکی خۆش.